Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسم خوشحالم که گرامالاتان ویدیویی نودا. ام ویدیو بەشی نوێمە لە زنجیرەی 4000 essential English words. با یەکسەر دەست پێ بکەین و لە بەشی یەکەمە 20 وشە باسەکەین کە ئەم 20 وشەیە ماناکەی باسەکەین و نمونەیەکە هێنینەوە. Let's do this. یەکەم against. Against. واتە دژ بەرامبەر یان بە. با نمونەیەک بهێنینەوە ئەڵێین They both leaned against the wall. They both leaned against the wall. واتە هەردووکیان پاڵیان دابووەوە بە دیوارەکەوە. لێرەدا against بە مانای بەدێت. وشەی دووەم beach. Beach. واتە کەنار دەریا. بۆ نمونە ئەڵێین The little girl built a sandcastle on the beach. The little girl built a sandcastle on the beach. واتە کچە بچووکەکە قەڵایەکی لمینی لەسەر کەنار دەریاکە دروست کرد. بیچ بە مانای کەنار دەریادێت. وشەی سێم damage. Damage واتە تێکی ئەشکێنێت. بۆ نمونە ئەڵێین The car was damaged in the accident. The car was damaged in the accident. واتە ئۆتۆمبیلەکە لە ڕووداوەکەیە تێکشکا. Damage واتە تێک ئەشکێت. وشەی چوارم discover. Discover واتە ئەیدۆزێتەوە. بۆ نمونە ئەڵێین I discovered some new information in this book. I discovered some new information in this book. واتە هەندێک زانیاری نوێم لەم کتێبەیە دۆزیەوە. Discover واتە ئەیدۆزێتەوە. وشەی پێنجەم emotion. Emotion واتە هەست. بۆ نمونە ئەڵێین Anger is a common emotion that we all feel. Anger is a common emotion that we all feel. واتە تووڕەیی هەستێکی باوە کە هەمومان هەستی پێیەکەین. Emotion واتە هەست. وشەی شەشەم fix. Fix واتە چاکی ئەکات. بۆ نمونە ئەڵێین My dad has many tools to help him fix broken things. My dad has many tools to help him fix broken things. واتە باوکم ئامێری سادەی زۆری هەیە بۆ یارمەتیدانی لە چاکردنەوەی شتە شکاوەکانە. Tool بە مانای ئامێری سادەیەت کە لێرەدا بە مانای پلایس و دەڕنەفیز و ئەو شتانەیەت و fix بە مانای چاکردنەوە دێت. وشەی حەوتەم frank. Frank واتە ڕاستگۆیانە یان ڕاشکاوانە. بۆ نمونە ئەڵێین The teacher had a frank discussion with her students. The teacher had a frank discussion with her students. واتە مامۆستاکە گفتوگۆیەکی ڕاشکاوانەی لەگەڵ خوێندکارەکانیا کرد. Frank بە مانای ڕاشکاو دێت. وشەی هەشتم identify. Identify واتە ناساندن یان دیاریکردن. بۆ نمونە ئەڵێین I used the file to identify his name. I used the file to identify his name. واتە فایلەکەم بەکارهێنا بۆ دیاریکردنی ناوی. وشەی نۆیەم island. Island واتە دوورگە. بۆ نمونە ئەڵێین Japan is a group of islands. Japan is a group of islands. واتە یابان کۆمەڵە دوورگەیەکە. Island واتە دوورگە. وشەی دەیەم ocean. Ocean واتە زەریا. بۆ نمونە ئەڵێین The ocean can make powerful waves. The ocean can make powerful waves. واتە زەریاکە ئەتوانێت شەپۆلی بەهێز دروست بکات. Ocean واتە زەریا. وشەی یانزە perhaps. Perhaps واتە ڕەنگە یان لەوانەیە یان ئەشێت یان ئەکرێت. بۆ نمونە ئەڵێین Perhaps I'll eat an apple for lunch. Perhaps I will eat an apple for lunch. واتە ڕەنگە بۆ نانی نێوەڕۆ سێوێک بخۆم. Perhaps واتە ڕەنگە. وشەی دوانزەیەم pleasant. Pleasant واتە ڕووخۆش یان خۆش. بۆ نمونە ئەڵێین The character had a pleasant look on its face. The character had a pleasant look on its face. واتە کارکتەرەکە ڕوخسارێکی ڕووخۆشی هەبوو. وشەی سیانزەیەم prevent.
prevent واتە ڕێگری ئەکات. بۆ نمونە ئەڵێین The handcuffs prevented me from moving my hands. The handcuffs prevented me from moving my hands. واتە کەلەپچەکان ڕێگریان لە جوڵاندنی دەستم کرد. مەبەستەوەیەکە کەلەپچەکان کە لە دەستما بووە ڕێگەی نەیاوە کە دەستم بجوڵێنم. وشەی چواردەیەم rock واتە بەرد. بۆ نمونە ئەڵێین I stacked rocks on top of one another. I stacked rocks on top of one another. واتە بەردم کۆمەڵ کرد یەک لەسەر یەک. stack بە مانای کۆمەڵکردن یان خڕکردنەوە دێت و rock بە مانای بەرد دێت کە لێرەدا مەبەستەوەیە کە بەردەکانی لەسەر یەک داناوە وەک ئەوەی کە لە وێنەکە ئایبینن. وشەی پانزەیەم save واتە ئەیپارێزێت. بۆ نمونە ئەڵێین I want to help save the world. I want to help save the world. واتە ئەمەوێت یارمەتی بم لە ڕزگارکردن یان پاراستنی زەویە. وشەی شانزەیەم step واتە هەنگاو. بۆ نمونە ئەڵێین Be careful where you step. Be careful where you step. واتە وریا بەکە لەکوێ هەنگاوەنیت. واتە ئاگات لە هەنگاوەکانە بێت. وشەی حەڤدەیەم still واتە هێشتا. بۆ نمونە ئەڵێین They are still waiting in line to get tickets. They are still waiting in line to get tickets. واتە هێشتا چاوەڕوانەکەن لە ڕیزەکەیە یان لە سەرەکەیە بۆ بەدەستهێنانی تیکت یان بۆ بەدەستهێنانی بلیت. Still واتە هێشتا. وشەی هەژدەیەم taste واتە تام. بۆ نمونە ئەڵێین The taste of the fruit was sweet. The taste of the fruit was sweet. واتە تامی میوەکە شیرین بوو. Taste واتە تام. وشەی نۆزدەیەم throw واتە فڕێئات. بۆ نمونە ئەڵێین The pitcher can throw the baseball very fast. The pitcher can throw the baseball very fast. واتە پیچەرەکە کە مەبەستمان لە ئەو یاریزانەیە کە یاری بیسبۆڵ ئەکات وەک لە وێنەکە ئایبینن can throw the baseball very fast. ئەتوانێت زۆر بە خێرایی تۆپی بیسبۆڵەکە فڕێبات. throw واتە فڕێی ئەیات یان هەڵی ئەیات. وشەی بیستەم wave واتە شەپۆل. بۆ نمونە ئەڵێین The water was filled with large blue waves. The water was filled with large blue waves. واتە ئاوەکە پڕ بوو لە شەپۆلی شینی گەورە. wave واتە شەپۆل. بەشی دووەم چیرۆک. لەم بەشەیە ئەو 26 کە خوێندمان لە چیرۆکەکە بەکارهێنین. Let's do this. The starfish. Last summer, I took a trip to an island. I had a lot of fun. I sat and watched the waves and listened to the ocean. I learned to identify birds. I discovered pretty things and enjoyed the taste of new foods. It was a very nice time. One evening, I took a pleasant walk by the ocean. When the waves came in, many starfish fell on the beach, but other starfish were still on the sand. They would die if they did not get into the water. There were many starfish on the beach that night. It made me sad, but I knew I could not fix the problem. I stepped very carefully so I did not damage them. Then I saw a little girl. She was also sad about the starfish. She wanted to prevent all of them from dying. She asked me if I could perhaps help her. To be frank, I don't think we can do anything, I said. The little girl started to cry. She sat back against a wall and thought for a while. Finally, the emotion was gone. She stopped crying and stood up. Then she picked up a starfish and threw it into the water. What are you doing? I asked her, but she didn't answer. She just threw as many starfish as she could. You cannot save all of them, I said. She stopped to look at me. No, I cannot save them all, she replied. Then she picked up a very big starfish and said, but I can save this one. And then she smiled and threw the starfish as far as she could into the ocean. The starfish.
ئەستێرە ماسی کە مەبەست لە جۆرێکی ماسیە کە وەکو ئەستێرەوە. Last summer I took a trip to an island. هاوینی ڕابردوو گەشتێکم کرد بۆ دوورگەیەک. I had a lot of fun. جێوێکی زۆر خۆشم هەبوو. I sat and watched the waves and listened to the ocean. دانیشتم و سەیری شەپۆلەکانم کرد و گوێم لە زەریاکە گرت. I learned to identify birds. فێری ناسینەوە یان دیاریکردنی باڵندەکان بووم. I discovered pretty things and enjoyed the taste of new foods. شتی جوانم دۆزیەوە و چێژم لە تامی خواردنە نوێیەکان کرد. It was a very nice time. کاتێکی زۆر خۆش بوو. One evening, I took a pleasant walk by the ocean. ئێوارەیەک پیاسەیەکی خۆشم بە تەنیشتی زەریاکەیە کرد. When the waves came in, many starfish fell on the beach. کاتێک کە شەپۆلەکان هاتن، ئەستێرە ماسیەکی زۆر کەوتنە سەر کەنار دەریاکە. Some starfish went back into the water and they were safe. هەنێک لە ئەستێرە ماسیەکان کەوتنەوە ناو ئاوەکە and they were safe و سەلامەت بوون. But other starfish were still on the sand. بەڵام ئەستێرە ماسیەکانی تر هێشتا لەسەر خۆڵەکە بوون یان هێشتا لەسەر لمەکە بوون. They would die if they did not get into the water. ئەمردن ئەگەر نەکەونەوە ناو ئاوەکە. There were many starfish on the beach that night. ئەستێرە ماسیەکی زۆر لەسەر کەنار دەریاکە بوون ئەو شەوە. It made me sad, but I knew I could not fix the problem. دڵتەنگی کردم, but I knew I could not fix the problem. بەڵام ئەمزانی کە ناتوانم کێشەکە چارەسەر بکەم. I stepped very carefully so I did not damage them. بەوریاییەوە هەنگاوەکانم ئەنا بۆ ئەوەی کە تێکیان نەشکێنم. مەبەستەوەیە کە بەوریاییەوە هەنگاوینەوە بۆ ئەوەی کە پێیان پیانەنێت و نەیانکوژێت. Then I saw a little girl. پاشان کچێکی بچووکم بینی. She was also sad about the starfish. She was also sad about the starfish. ئەویش دڵتەنگ بوو دەربارەی ئەستێرە ماسیەکان. She wanted to prevent all of them from dying. ئەویست کە ڕێگری لە مردنی هەموویان بکات. She asked me if I could perhaps help her. داوای لێکردم کە ڕەنگ بێت من بتوانم یارمەتی بم. To be frank, I don't think we can do anything, I said. منیش پێم وت, to be frank, بەڕاشکاوانە پێت بڵێم, I don't think we can do anything. بڕوا ناکەم بتوانین هیچ بکەین. The little girl started to cry. کچە بچووکەکە دەستی کرد بە گریان. She sat back against a rock and thought for a while. پاڵی دایەوە بە بەردێکەوە و and thought for a while. و بۆ ماوەیەک بیری کردەوە. Finally, the emotion was gone. لە کۆتاییە هەستەکەی ڕۆشت واتە ئەو هەستەی کە هەیبوو ئەو دڵتەنگی کە هەیبوو ڕۆشت. She stopped crying and stood up. وازی لە گریان هێنا و هەستایە سەر پێ. Then she picked up a starfish and threw it into the water. پاشان ئەستێرە ماسیەکی هەڵگرت و فڕێیایە ناو ئاوەکەوە. What are you doing? I asked her. پرسیارم لێ کرد وتم What are you doing? چیەکەیت؟ But she did not answer me. بەڵام وەڵامی نەیامەوە. She just threw as many starfish as she could. هەتا ئەیتوانی ئەستێرە ماسی فڕێ ئەیە. مەبەستەوەیە کە هەڵیەگرتن و فڕێ ئەیان بۆ ناو زەریاکە. You cannot save all of them, I said. وتم ناتوانیت هەموویان ڕزگار بکەیت. She stopped to look at me. وازی لە سیرکردنی من هێنا. No, I cannot save them all, she replied. وەڵامی دایەوە وتی نەخێر ناتوانم هەموویان ڕزگار بکەم. Then she picked up a very big starfish and said, پاشان ئەستێرە ماسیەکی زۆر گەورەی هەڵگرت و وتی But I can save this one. بەڵام ئەتوانم ئەمەیان ڕزگار بکەم. And then she smiled and threw the starfish as far as she could into the ocean. و پاشان زەردەخەنەیەکی کرد و ئەستێرە ماسیەکەی هەتا توانی فڕێیە ناو زەریاکەوە. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیسلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.